الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته إلى يوم الدين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داواکەین لە خوای گەورە و باڵادەست بە ناوەجوانەکانی خۆی، بەرەکەت و ڕەحمەت و میهرەبانی خۆی بەسەر مەجلیسەماندا بڕێژێ و هەرچی یەک لە چاکەکان کردومانە لێمان قبوڵکا و لە خراپەکانی چاوپۆشیمان لێ بکا بە ناوەجوانەکانی خۆی یا ئەرحەم الراحیمین. خۆشەویستانم ئازیزان، پێم خۆشە لەم کورتە وتارەی ئەمڕۆشماندا بەیەکەوە دوور لە هەموو سەرقاڵی و مەشغەڵەتی دنیا، دوور لە هەموو بیرکردنەوە و تێفکرین لەم شتانەی کە لە دنیا مەشغوڵ و سەرقاڵمانەکات، دیارە دانیشتن، گوێگرتن، چوونە خزمەتی پیاوساڵحان و چاکان و پاکان ئینسان ئەوەندەی کە کەڵکی دنیاییان لێوەرەگرێ دەیان و سەدان ئەوەنە ئەجر و پاداشی قیامەتیش بەدەستهێنێ. بۆیە لە خزمەت خواناسان و چاکانە ئینسان چاکەی دەسەکەوێ، خوا نەخواستە لە خزمەت خراپە و خراپەکارانیشە ئەوە بێگومان ئەگەر زەرەری دنیاییش نەکا زەرەری قیامەتی ئەکات. ئەو کەسەی ئەمڕۆ ئەچینە خزمەتی، ئەو سەحابە خۆشەویستەی ئەمڕۆ دەچینە خزمەتی بە ناوی تەمیمی داری. ئازیزانم، گرنگ نییە هەر کەسێکە، گرنگ نییە ناوی چییە، سەعاتێکی تر دەدەقەیترم ناوەمان لە بیرەچێتەوە. قورئان سنەتی وایە زۆر بەکەمی ناوی کەسی هێناوە، بەڵام باسی کردەوەی کردووە. لەبەرەوە ئەم پیاوە کە ئەمڕۆ ئێمە لە خزمەتی داین بە ناوی تەمیمی داری، ئەو سەحابە خۆشەویستە، گرنگ نییە ناوی هەرچیەکە، بەس گرنگ ئەوەیە چی کردووە. لەبەرەوە بۆ من و تۆش گرنگ نییە ناومان چییە، گرنگ ئەوەیە چی دەکەین. چونکە لە بیرتانە ئەگەر کاتێک ئینسان گیانی دەرچوو هەرکە مرد، یەکسەری تر پێی ئەڵێن ئەو جەنازەیە واو، ئەو قەبرە واو، ئەو مەیتە واو، ئیتر ناوی ئەو شەخسە نامێنێ. لەبەرەوە ناو و ناتۆرە بۆ قیامەت کەڵکێکی نییە. بۆیە جارێکی تر دەیڵێمەوە ناوی چییە گرنگ نییە، بەس چی کردووە گرنگە. بۆیە ئەم پیاوە کە ناوی تەمیمە، حەزەکەم لەگەڵم بن چەند دەقیقەیەک بچینە خزمەتی سێ خاڵ لە ژیانی کە ئەمە من کاتێ ئەم ژیانی ئەم خواناس و دیندار و پیاو چاک و سەحابانە بۆ بەڕێستان دەجێڕمەوە، دوای ئەوەی ژیانەکەیان دەخوێنینەوە، دڵنیابن کاتێک کە من خۆم زۆر بەلامەوە گرینگە و خۆم زۆر ئیسیفادە و کەڵکی لێوەرگرم، ئەو جار حەز ئەەکەم جەنابیشتانی بۆ جەنابتانی بجێڕمەوە بۆ ئەوەی ئێمەش کەڵکێکی لێوەربگرین. چونکە ئەمانە پیاوی سادە نین، ئەمانە قورئان باسییانەکات، ئەمانە ڕەفیقی پێغەمبەرن، ئەمانە سەرخەری دینی محەممەد الموستەفان، ئەمانە ئەو کەسانە بوونە کە لە کات و سەردەمێکە خەڵکانێکی زۆر هەوڵی کوژاندنەوەی دینی خوایان داوە کەچی ئەمان خۆیان و ماڵ و سەروەت و سامانیان بەخت کردووە تا دینی محەممەد الموستەفا سەرکەوێ. بۆیە هەرچێکیان کردووە، هەرچێکیان وتووە، هەر هەمووی پند و دەرس و وانەیە بۆ ئێمە. ئەم پیاوە کە ناوی تەمیمە پێشتر پیاوێکی مەسیحی بووە، دوایی موسڵمان بووە بە موسڵمان و سەحابەیەکی زۆر گەورە و گرنگ و خزمەتگوزار بەم دینەی خوا. ئەم سەحابە بەڕێزە کە ناوی تەمیمە یەکەم کەسێک بووە کە چرا لە مزگەوتا دابەگیرسێنێ ئەم تەمیمە بووە. یعنی پێشتر چرا نەبووە لە مزگەوت و لە ماڵانە، بە تایبەتی لە مزگەوتی پێغەمبەردا. ئەم سەحابە بەڕێزە چرایەکی دروست کرد بە زەیت و بە جۆرێک لەو جۆرەشتانە، مزگەوتی پێ ڕۆشن نەکردەوە بۆ نوێژ خوێندنی خەڵکی. ئەمە یەکێک لە کارەکانی ئەوە بووە کە چرای دروست کردووە. ئەم سەحابە بەڕێزە یەکەم منبەرێک کە بۆ ڕەسوول وڵڵای دروست کردووە چۆتە سەری وتار بخوێنێتەوە، ئەم تەمیمی داریە دروستی کردووە. پێشتر ڕەسوول وڵڵا کاتێکە وتارێ خوێنەوە، کۆڵەکە دارێکە بۆ ئەچوو پشتی پێوادا، ئەم جار لەیە وتارێ خوێنەوە. دوایی ئەم تەمیمی داریە بە تەختەدار منبەرێکی بۆ پێغەمبەر دروست کرد و ئیتر لەبان ئەو منبەرە وتارێ خوێنەوە. کاتێ بۆ یەکەم جار چووە سەر منبەرەکە وتار بخوێنێتەوە، ئەم کۆتەرەدارە دەستی کرد بە گریان و نووزەنووس، چونکە پێغەمبەری لێ دوور کەوتوتەوە.
تەنانەت ئەفەرمێ ڕەسوڵ الله لەسەر میبەرەکەەوە دابەزی و هاتە خوارەوە دەستی نایە سەر کۆتەرەدارەکە فەرمووی قسەیەکی پێ فەرمووە بێدەنگ بە ئیتر ئێمە چینەوە و تارەخوێنەوە ئەو جا ئەم کۆتەرەدارە بە فیراقی ڕەسوڵ الله بێدەنگ بووە سوبحان الله کە دارەکانیش چەندێ ئاشنای ڕەسوڵ الله بوونە. ئەمە خاڵی دووهەم ئەوەی کە باسمانە و ئەوەی کە مەبەستمانە و دەرسی لێ وەربگرین ئازیزانم خاڵی سێهەمە لە ژیانی ئەم تەمیمە ئەم سەحابە بەڕێزە ئەم هاوڵە خۆشەویستە. چرای دروست کردووە ڕۆشنایی بۆ مسلمانان کارێکی گەورەیە ئینسان ببێتە مایە ڕۆشنایی بۆ مسلمان ڕێنیشان دەریان بێ چاکەیان لەگەڵا بکات ڕێنماییان کات ئامۆژگاریان کات. دووهەم کاری باشە دروستکە وەکو چۆن ئەم کاری باشەی کردو و مینبەری بۆ ڕەسوڵ الله دروست کردووە کە لێیەوە دینی خوا بەڵاو بێتەوە وەکو دوێنێش چۆن وتمان ئایا تۆ چەندە ئەتوانی خزمەت بە ئیسلامکەی چەندە ئەتوانی دین بگەێنی بە خەڵکی وەکو وتمان دینداری گەیاندن بە خەڵکی ئەوە نارکێکی گەورە نییە ئەوەندە کۆسپێکی گەورە نییە. کەسێ ئەتوانێ بە پارە دین بگەێنێ کەسێ ئەتوانێ بە قسەکردن دین بگەێنێ کەسێ ئەتوانێ بە ئەخلاق و ڕۆژ دین بگەێنێ کەسێ ئەتوانێ بە جیرانەتی دین بگەێنێ. لە ژیانی خواناسانە هاتووە هیوا هەیە تەنها بە جیرانەتی باشبوونەکەی خەڵکەکانی دەوروبەری بێدین بوون و دیندار بوون دوایی. ئەو خاڵەی کە دەمەوێت ئەمڕۆ لەسەری قسە بکەین و ئەو چەند دەقیقەی کە ماومانە لەم کاتە کورتە لە ژیانی تەمیمی داریە ئەوەیە یەک ئەم پیاوە مەشهور بووە بە عیبادەتی زۆر و قورئان خوێندنی زۆر مەشهور بووە بە عیبادەت و قورئان خوێندنی زۆر. جا ئەمە چی کەڵکێکی بۆ من هەیە پیاوێکە و 1440 ساڵ بەر لە ئێستا ژیاوە و زۆر عیبادەتی کردو و مەشهور بۆ پیاوە قورئان خوێندنەکە پیاوە عیبادەتکارەکە بە حەو ڕۆژ هەموو حەو ڕۆژێک و ختمێکی قورئانی کردووە هەموو حەو ڕۆژ و ختمێکی قورئانی کردووە. شەوانە پێش نوێژی بەیانی چووە لە مزگەوت حتا جارێ بۆمانە جێڕێتەوە فەرمێ لە مزگەوتا بووم شوێنێکم دیاری کردبوو ئەوەندە پێغەمبەرم خۆشەویست ئەچوومە ئەو شوێنەی کە ئەو لەوێیە یعنی پێش نوێژ ئەچوو بۆەوەی ئەو شوێنە بۆ خۆی بگرێ لە شوێنی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم نوێژ بکات. مەشهور بوو بەوەی کە زۆر قورئان خوێن و عیبادەتکارە. جا ئەلێرە ئەوەی کە من ئەمەیە یادی خۆم و بەڕێستانی بێنمەوە ئازیزانم هەر کەسە بە شتێک مەشهورە هەر کەسە بە شتێک بەناوبانگە لە ناو خێزانی لە ناو گەڕەکی لە ناو خزمەکانی لە ناو عەشیرەتی لە ناو شار و ناحیە و گوندەکانی هەر یەکە بە شتێک مەشهورە. جا ئینسان بەچی مەشهور بێ باشە؟ لەمە گرنگتر کە ئەمەیە باسی کەم ئەم تەمیمیداریە هەر وەکو لە ناو خەڵکە مەشهور بوو بە عیبادەتکارەکە هەر وەکو چۆن لە مەلەکوتی ئەرز لە ناو خەڵکەکانی سەرزەوی مەشهور بوو لە مەلەکوتی ئاسمانیش هەر مەشهور بوو. ئەزانن هیوامان هەیە لەم دنیایەیە خەڵکی دنیا زۆر ئەیناسێ خەڵکی دنیا زۆریان خۆشەوێ خەڵکی دنیا زۆر مەشهورن لای خەڵکی دنیا بەڵام زۆر نەناسراوە لە ئاسمان قورب بەسەر ئەو کەسانە هاوار بەو کەسەی کە لە دنیا زۆر ناسراوە بەڵام لە ئاسمان ناسراو نییە. جا باشە ئینسان هەیە لە ئاسمان ناسراو بێ من بەچی بیزانم لە ئاسمان ناسراوم؟ جارێ لە خزمەتانە باسمان کە سەحابەیەکی بەڕێز حەزرەتی جیبریل هاتە خزمەتی پێغەمبەر سەڵاوی بۆ هێنا و قورئانی بۆ دابەزاند و پێشەوەی بڕوا فەرمووی سڵاوی مەلایکەتەکان لە فڵان سەحابە. پێغەمبەری خوا بەلایەوە سەیر بوو فەرمووی بۆ ئەو سەحابەیە کەسێکی فەقیر و داماو لە ناو خەڵکی ئەرزا بۆ لە ئاسمان ئەوەنە ناسراوە فەرمووی ئەوەندە ذیکر ئەکات ئەوەندە تەسبیحات ئەکات ئەوەندە قورئان ئەخوێنێ ئەمەندە چاکە ئەکات بە هەر چاکەیەکی کە سەر ئەکەوێ فریشتەکانی ئاسمان ئەڵێن ئەمە هیچەیە ئەڵێن هی فڵان کەسە ئەوەنە ناوی هاتووە فریشتەیەک نەماوە لە ئاسمان کە نەیناسێ. بۆیە تۆش دەتوانی ناسراو بی مەشهور بی قەینا بەڕێزەکەی من جاری وای ئەڵێ کورد جا من چی بکەم قوربان بەخوا من کەس نامناسێ نە ماڵم هەیە بمناسن و نە دەسەڵاتم هەیە بمناسن و
نا عشیرەتم هەیە بمناسن کەس نامناسێ بەڕێزەکەی من ناسراوێتی گرینگە لە ئاسمان خەڵک بیناسێ لە ئاسمان مەلایکەت بیناسێ لە ئاسمان ئەهلی مەلەکوتی پاکی ئاسمان بیناسن چونکە وەکوتمان زۆر خەڵکمان هەیە لە دنیا خەڵک زۆر ئەیناسێ لە ئەرز زۆر خەڵک ئەیناسێ بەڵام ناوی نییە هەر ئەهلی ئەرز و بان ئەرز و ژێر ئەرز ئەیناسێ چونکە ئەو هەموو کردەوەی کە ئەیکات کاتێ ئەوێ بەرز بێتەوە بۆ ئاسمان هەر لە ئاسمانی یەکەم ڕێگەی پێ نادەن ئەڵێن نەخێر ئەم کردەوەی تۆ بۆ ئاسمان نابێ ها جاری وایە تۆ لە مەجلیسێکە دانیشتوی قساکەی ئاڵێ بەخوام قسەی بۆ ئەم مەجلیسە ئەبێ بەس بۆ هەندێک مەجلیسی تر نابێ جاری وایە هەموو قسەی بۆ هەموو مەجلیسێک نابێ هەموو کردەوەیەکیش بۆ ئاسمان نابێ ئازیزانم جاری وا هەیە لە مەجلیسێکای 50 کەسی لێیە هەر 50کەی ڕازێ بەم قسەی تۆ بەڵامی یەک فریشتەی ئاسمان ڕازی نییە بە قسەی تۆ لەبەرەوە سەر ناکەوێ لەبەرەوە ئاسمانەکان خەڵکی ئاسمانەکان نایناسن چەندە گرینگە ئەم پیاوە مەشهوری خەڵکی دنیاشە مەشهوری مەلەکوتی ئاسمانیشە بۆیە هەر کاتێک جا تۆ لەمە دووە ئەمە یەکێکە لەو وانە گەورانە حەزەکەی ئاسمان بناسێ جا بە ئاسمان بمناسێ چی کەڵکێکی هەیە خۆ نە پارەم بۆ هێنێ و نە هاوکاری مەکاو ئاسمان بە هەر بمناسێ نا ئازیزەکەی من ئەو چرکە ساتانەی کە بڕیارە گیانە دەربچێ دوو پۆل فریشتە دێن یەکێکیان لە ئەرز و ژێر ئەرزەوە ئەسفەلە سافلین یەکێکیان لە ئاسمان و ئەعلا علیین ئەمەیان لە ژێر ئەرزەوە بە پەڕۆیەکی ڕەشی بۆن دووکەڵاوی جەهەنم ئەم کۆمەڵەشیان بە پەڕۆیەکی سەوزی بۆن خۆشی بەهەشتی چونکە وەهی ئاسمان ئەمەژی ئەرزە هەرکیان دێندا ڕاوەستن تا گیانەکە دەربچێ ئەویان دەڵێ من دەیبەم و ئەوشان دەڵێ من دەیبەم ئەگەر لای کامیان زۆر مەشهورتر بێ ئەوانەی بە ئازیزەکەم ئەگەر لای ئەرز و خەڵکی ژێر ئەرزەکە کە فریشتە خراپەکانە مەشهور بێ ئەوە ئیترە بێ لولیەکەن و لە پەڕۆیەکی ڕەشەوە بیبەن بۆ ئەسفەلە سافلین چونکە لە ئاسمان ناهێڵن ئێستا تۆ بتەیە بچوو ئەو دیوی ئەو سەیتەرەیەوە سەیتەری خۆمان بە هەر حاڵ بتەیە بچوو ئەو دیوی ئەو سنوورەوە ئەگەر جواز سەفەر و ئەگەر ئیقامە و ئەگەر ئەو جۆرەشتانت پێ نەبێ ناهێڵم چیتە ئەو دیوەوە حتا ئێوارێ بڵێ من فڵان و فیسارم ناهێڵم ڕئیسی ئەم وڵاتەش بەبێ فیزە نانێ لەو سنوورە بچێت ئەو دیوە ئێ باشە ئاسمانیش هەر سنوورە ئازیزانم ئاسمانیش هەر فیزەی ئەوێ ئەی فیزەی کوێی ئەوێ مەشهوریەتی ئەوێ بۆیە تەمیمی داری ئێمە لەوە ئەو دەرسەی لێ وەرەگرین کە ئەو مەشهور بوو بە عیبادەت لە لای خوا و لە لای ئەرز لای مەلەکوتی ئەرز و مەلەکوتی ئاسمان کەواتە تۆ بزانێ ئێستا تۆ لای چێش زۆر ناسراوی کابرا هەڵەسێ دعوەتێکی زۆرەکە خەڵکێکی شەو و ڕۆژی ناوەتە سەر یەک بۆ تەعزیە شتێکی باشە دەستی خۆش بێ بۆ لای نەخۆش بۆ لای خزمەکانی زۆر خەمی ئەوەیەتی خەڵک بیناسێ بەڵکو ڕۆژێ لە ڕۆژان محتاجیەکم بوو تەعزیەکم بوو نەخۆش بووم پێویستیەکەم و خەڵک بێ بۆلام هەموویم پیرۆز و مبارەکە بەس چەندە خەمت خواردووە وەکو لە دەرەوە وەکو لە ناو خەڵکی ئەرزا ناسراوی ئاواژ لای خەڵکی ئاسمان ناسراوبی قەینا ئەوە من بە دعوەت لای خەڵک ناسراوە بم زۆر باشە بە تەعزیە و سەردانی بە چاکەکردن و سەردانیکردن و تێکڵاوی هەمووی مبارەکە و کارێ زۆر باشە ئەی بەچی لە ئاسمان ناسراو بم ئەی بەچی لای فریشتەکان خۆ ئەو فریشتانە واستەکاری نایخوا لا یعسون الله ما ئەمەرەهم ویفعلون ما یؤمرون یەک تۆز بێ فەرمانی ناکەن بە جۆری چاکەکردن ذیکرێکەکەی ئێستا لێەوە کە ڕۆیشتی بەردێک کارتۆنێک دارێک لەو سەر ڕێگایە بوو لاد لایە ئەو لاوە بەنێتی خێر یەکسەر لە ئاسمان ناوی تۆ هاتووە ئەم جارە کارتۆنێک و ئەو جارە بەردێک و ئەم جارە بۆ لای نەخۆشێک و ئەو جارە سڵاواتدانێک و ئەو جارە سوبحان اللهێک و ئەو جارە قەرزدانێک و ئەو جارە یارمەتی هەژارێک هەر جارە و ناوێک بەرزە بێتەوە کەواتە لە چۆش مەشهور بووی لە ئاسمانیش هەر مەشهور بووی بۆیە ئازیزانم ئەم تەمیمی داریە کۆتا کەلیمەمان کە لە خزمەتانە بیڵێن و کەڵکی لێ وەرەگرین ئەو مەشهوریەتە لە بیرتان نەچێ چونکە ئەمە هەر بۆ خۆشی ناگێڕینەوە ئەم جار من ئەزانم ئەم جار خەمی خۆمە هەر وەکو لە دنیا خەڵگەم ناسێ لە ئاسمانیش خەڵگەم ناسێ ئەی بەچی لە دنیا خۆم ناسراو کرد و ئەی بەچی لە ئاسمان خۆم ناسراو بکەم بەچی خۆم بناسیێنم کۆتا کەلیمەمان ئازیزانم یەک پێوەرێکی جوان یەک تەرازوویەکی جوان لە تەمیمی داریەوە
نەک هەر لەو زۆرێک لە خواناسان وا بوونە لەگەڵ ئەمە. ئەفەرمێ کە بە دینداری مەشهور بوو، قورئانی زۆرە خوێن، شەوێک لە شەوەکان گەیشتە ئەم ئایەتە: أم حسب الذين اجترحوا السيئات أن نجعلهم كالذين آمنوا وعملوا الصالحات سواء محياهم ومماتهم ساء ما يحكمون. كاتجيشت أو آية أو دوسيزار دوباري كردوا أو اندقريا أو اندها واري كرد هموك سكارو عائلك حسان أبي شي الريد أبي أزاني ما آية يعني شي ئەگەر خۆ هەروە ئاەتەکە بخوێنینەوە ڕەمێ زۆر بەلامانەوە وانە بێ، بەس کاتێ لە ئاەتەکە تێگەین فێری چیمانەکات. ئەفەرمێ گەیشتین ئەم ئاەتەی کە خوای گەورە فەرمێ: ئایا ئێوە ئەم حەسیبە الذین اجترحوا السەیئات، ئایا ئەو کەسانەی کە ڕۆچوونە لە ناو گوناه و هەڵە و کەم و کوڕی و بێدینی و خراپەکاریە، ئەوانەی ڕۆژ هەتا ئێوارێ دەست و دەم و قەڵەم و شاشەی تەلەڤیزۆنیان لە خراپەکاریایە، هەتا ئێوارێ خەریکی خراپەکارین، ئایا ئێمە ئەن نەجعلهم كالذین آمنوا وعملوا الصالحات، ئایا ئەبێ وەکو ئەوانە حیسابیان بۆ بکەین کە ئیمانیان هێناوە کردەوەی چاکاکەن؟ جاری وایە تۆ لە خۆت وەڵی کاکە بەو خوایە هەموو خەڵک خراپ بوو، هەمووی وەکو یەک وایە. ئەڵێی کاکە حەچی لەم کوردستاناژی هەمووی هەر خراپ بوو، کاکە کەس باش نەماوە. ئیخوا فەرمێ کوا وایە؟ ئایا ئەو کەسانەی کە هەر خەریکی گوناهکردن و خراپەکارین بە دەست و بە دەم و بە قەڵەم و بە هێز و بە دەسەڵات و بە شاشەی تەلەڤیزۆنیانەوە وەکو ئەو کەسە وایە کە دیندارە و ئەڵێ خوا هەیە و ئەڵێ تاوان هەیە و ئەڵێ بێدینی مەکەن و ئەڵێ سنووری خوا مەبەزێن، وەکو یەک وایە؟ كالذين آمنوا وعملوا الصالحات سواء محياهم ومماتهم، ژیانیشون بردنیشان وەکو یەکوانیە. ئەگەر کەسێک وا ئەڵێ ساء ما يحكمون، بەڕاستی بڕیارێکی زۆر خراپە. ئەڵێ تەمیمی داری گەیشتە ئەم ئایەتە زۆر گریا، فەرمووی ئەمە بەڕاستی تێگەیشتنێکی زۆر وردە. ئێمە چۆن ئەبێ خەڵکە خراپ و بێدین و نوێژنەکەرەکان و مەشروب خۆر و ئەوانەی دوورن لە ڕێگای خواوە هەر وەکو ئەوانە بڵێن وەڵا فەرقی نییە و هەر کەسێکی ئاوان ئەوەی کە ئامن و عامل الصالحات، کە ئەڵێ خوا هەیە، کە ئەڵێ پێغەمبەر پێشەوامانە، کە ئەڵێ قیامەتێک هەیە، کە ئەڵێ گوناه خراپە، کە ئەڵێ وریابن خواتان لێر نەڕەنجێت. چۆن ئەم دوانە سەواء و مەحیاهم ومەماتهم کاتێ بژمرن؟ ئێستاوە تەمیمی داری 1400 ساڵە بەر لە ئێستا مردووە، کەچی ئەمە ئێستا ئیسفادە لە ژیانەکەکەین. ئەبوو جەهلیش لەولاوە هەر وەکو ئەو لەو سەردەمەیان مردووە، هەر وەکو یەکن. وەلیدی کوڕی مغەیرەش هەر لەو سەردەمەیان مردووە، هەر وەکو ئەم تەمیمی داریان. ئەوەتە لەو فێری گوناهە بی، لەم فێری دینداریە بی، لەم فێری تەفسیری ئایەتە بی، لەو فێری ئەوە بی کە هەمومان ئیزانین. بۆیە ئازیزانم خۆشەویستانم، ئەم خواناسانە کاتێک کە گوێیان لەم ئایەتانە بووە تێگەیشتوونە سوبحان الله بەڕاستی خەڵکی خراپەکار و گوناهکار لەگەڵ خەڵکی دیندار و کارباش نابێ وەکو یەکوا بن، کەواتە تۆ بە هەموو کەس نابێ بڵێ هەمووی وەکو یەک وایە، چاک نەماوە، ناشکوری نەبێ. حتا پێغەمبەری خوا فەرمێ هیواهەیە لێی بپرسە ئەرێ خەڵک چۆن؟ ئەڵێ کاکە هەر هەمووی خراپە و بە هیلاک چوە، کەس نەماوە. پێغەمبەری خوا فەرمێ ئەوە خۆی لە هەمویان بە هیلاک چووترە، یانە فەرمێ خۆی بۆتە سەبەبی بە هیلاک چوونی ئەوان. بۆیە ئازیزانم ئەمە پێوەرێکی جوانە. ئەوەی باوەڕی هەبوو کردەوەی جوانی کرد، ئەمە مردنیش و ژیانیشی وەکو ئەو کەسە نییە کە بێدینیەکە و خراپەکاریەکە و ئیجتەرەحو السەیئات، یانی جورئەتی هەیە دەستی داوەتە خراپەکاری، بە دەستی بە قەڵەمی بە هێزی بە هەچی کارێکی هەیە خەریکی خراپەکاریە. ئەم دوانە قورئانە فەرمێ ئایا ئێوە ئەم حەسیبە، ئایا سەواون وەکو یەک وایە؟ نەخێر بێگومان وەکو یەکوانیە. بۆیە ئازیزانم خۆشەویستانم ئەمە ژیانی سێ خاڵ بوو لە ژیانی ئەم تەمیمی داریە. مشکیلە نییە تەمیمی داری هەر کەسێکە هەیە، دوای 10 دقەیتر من لە بیر مەچێتەوە، بەس ئەو قسە جوانانەی ئەو هەڵوێستە جوانانەی ئەو تێگەیشتنە جوانانەی ئەو بەرنامەی ژیانی ئەو بۆ من چۆنە و چەندە، ئەمە گرنگە ئازیزانم. بۆیە هیوادارم هەموو لایەکمان هەر جارە ژیانی کەسێک لەمانە باسەکەین کەڵکێک بۆ خۆمان، خەمێک لە خۆمان بخۆین، بزانین من لە چۆ مەشهورم، لە دنیایەکی 4 ڕۆژە یا لە ئاسمانێکی هەتاهەتایی، لە دنیایەکی خراپەکاری یا لە ناو فریشتەکانی پاک و بێگەردە و کەسبەینێ ئەوانن من ئەبەن بۆ ئاسمان، ئەوانن دێن بۆ لای من، ئەوانن دێن ڕوحەکەی من ئەبەن.
بۆیە ئینسان باشە لە دنیا مەشهور بێ لای خەڵکی دنیا مەشهور بێ بەڵام زۆر باشتریشە لە پاڵ ئەمەیە لە لای خوا و ئەهلی ئاسمان مەشهور بێ. خوای گەورە ئیمانمان سەلامەتکەی، خوای گەورە گوناهەکانمان بسڕیتەوە، خوای داوا لێ ئەەکەین بە ناوە جوانەکانی خۆت زوبانمان پاراوکەی تاشتی باش زۆر بڵێین، خوای لای فریشتەکانی خۆت مەشهورمان کەی، خوای لای ئەوان ناوی جوانمان بنێری یا ربی، خوای لەم مەجلیسەش خۆش بی، تاعەتی هەموو لایەکمان قبول کەی، خوای گوناهی هەموو لایەکمان بسڕیتەوە، خوای بە بەهەشتی خۆت شادمان کەی، بە لیقای ڕەسوول الله بمانگەێنی بحورمەتی ئەم کات و وەخت و ئەم قورئان خوێندنە و ئەم ئامۆژگارەی ئێمە کردمان ببێ بە بەرەکەتێک کە هەمومان بەیەکەوە لە خزمەتی قورئانە ژیان سەر بکەین. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.